کە ئێستا هەر هەمومان پێویستمان بۆیە کە بزانین ئایا بەیانی جەژنە یاخود جەژن نییە. ئەو پێوەرانە چین بۆ دیاریکردنی یەکەم ڕۆژی جەژنی مانگی ڕەمەزان و لە هەمان کاتیشا دەستنیشانکردنی ئەم ڕۆژە لە ڕووی فەلەکناسیەوە داچەکاری لەسەر کراوە و لە لای خۆمان ئەو کەسانەی کە کار لەسەر ئەم بابەتە ئەکەن و لە دیاریکردنی ڕۆژەکانە کارەکەن لە ڕووی فەلەکناسیەوە بە چ پێوەرەکاری لەسەرەکەن و ئەو ئامێرانەی بەکاری ئێهێنن زیاتر خۆی لە چیە ئابینێتەوە. ئێمە ئەمڕۆ زیاتر گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بۆی کە بزانین ئایا ئەو پێوەرانە چین کە بۆ دیاریکردنی ڕۆژەکان یاخۆ بۆ دیاریکردنی جەژن بەکارەهێنرێ ئەوش بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا کەمال گڵەزەردەی وەکو هوەری ڕوانین و دیاریکردنی ڕۆژ مێر کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە ئامادەیە کە بتوانێت هەندێک ڕووکردنەوەمان لەسەر ئەم بابەتە بە. مامۆستا گیان زۆر بەخێربێ بەیانی باش. سڵاو لێبێت بەیانی باش. زۆر بەخێربێ. گرنگترین ئەو پێوەرانە چییە لە دیاریکردنی ڕۆژی جەژنە یاخود لە ڕۆژەکانە بەگشتی؟ ئێمە جەژنەکان جەژنێکی ئاینیە پێوەرەکانیش بێ پێوەری شەرعی لە ئەستۆ بگری وەلەو ئێستا پێشبینی فەلەکناسیش هاتۆتە مەیدان ئەویش هەر زانستە یعنی زانستی شەرع و زانستی تەطبیقی تا هاوشانی یەکەن هیچیان دژی تر ناوەستێتەوە. ئەوەی کە گرنگە لە ڕووی شەرعیەوە چاودێری مانگ کرێ هەرچەندە پێشبینیەکان بڵێ بەو شێوەیە چونکە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوویەکی کۆن وەسایل بەم شێوەیە نەبووە، ڕاگەیاندن بەم شێوەیە نەبووە، دنیا تا ئەندازەیەکی زۆر داخراو بووە، تەنانەت شارێک ئاگای لە شارێکی تر نەبووە. ئەی چۆن هەواڵی جەژن و ڕەمەزانەکان بگێنن خۆیان بە چاوی سەر خەڵکی بە متمانە چاودێریان کردو چونکە متمانە هەبووە چون شایەتیان ناوە لە مەخفەرێک ئەوانیش شایەتەکان گواستۆتەوە بۆ بنکەی سەرەکی لە شارە گەورەکان لەسەر ئەساسی ئەو شایەتیە ئیمزایان پێ کردووە لەسەر زمانی ئەوە کراوە. زۆر شتی وا بووە، جاری وایە لە زمانی شوانێکەوە، جاری وایە لە زمانی گەڕیدێکەوە، جارانیش هەر لە دوای نوێژی بەیانی کە بە تایبەتی ڕۆژی چاودێریکردنی مانگ هەموو بیستنەوەی مانگێکی قەمەریە 28 نابێ 29 خەڵگە چێتە بەرزایەکان و چاودێری کردووە. ئەمڕۆ جیاوازە، ئەمڕۆ چاودێریکردەکان لە ڕێ ئامێری پێشکەوتووەیە کە بریتە کەمترین شت کە خەڵک هەی بێ لەبەر دەستیا دووربینە اینجا تەلیسکۆپ تا ئەندازەیەکیش دووربینیش هەر باشە چونکە کۆمەڵێک هاوێنی تایە عەدەسەی تایە وێنەکان نزیکتر خاتەوە. ئێمە من وەکو ڕاستپێراو لەلایەن لێژنەی باڵای بینین وەکو سەرپەرشتیاری ڕوانگەی شێخ حەسەنی گڵەزەردە کە ئەچینە ئەوێ یەکەم کە من زۆر سیقەم بە کردارەکە هەیە بە چۆنەتی چاودێریکردنی لەسەر ئەساسی چەند بڕگەیەکی زانستی. شێخ حەسەنی گڵەزەردە ئەو شوێنەی هەڵبژاردووە لە نەتیجەی بەدواداچوونێکی زانستی دەبێت ئەو شوێنەی کە چاودێری مانگی لێکەی نزیکەی 50 کیلۆمەترێک ئاسۆت لاڕوون بێ بۆ خۆرئاوابوون و بۆ خۆر هەڵاتیش چونکە لە ڕابردووە لە خۆرهەڵاتیشەوە چاودێری کراوە بۆ نمونە ئەمڕۆ 29 ڕەمەزانە بەیانی پێش ئەوەی خۆر هەڵبێ ئەگەر مانگت بینی ئێوارە نایبینی، ئەگەر مانگت نەبینی ئێوارەی بینی، شتەکان ئاوا ئەکسە. بۆیە بۆ تەصدیقی حاڵەتەکە ئێمە توانین لە دوو کاتە شتەکە یەکلا بکەینەوە، یعنی ئیسپاتی کەین کە ئەم کردارە ئەم چاودێریکردنە چاودێریکردنێکی دروستیە زانستیانەیە ئەگەر بتوانین لە هەردوو کاتەکە بەیانیان بەڵێ. اینجا شوێنی ڕوانگەکەمان لە ڕووی مەودای سیرکردنەوە زۆر گونجاوە زانستیە و ئەو ئاراستانەشی کە خەڵکی هەندێک جارەتی ڕستنی یادگاری لە پاڵاگرێ بە شێوەیەک دانراوە، یعنی بەشی پێشەوەی ئەو قەوسەیە کە ئەم پەڕی خۆرئاوا بوونە و ئەو پەڕی خۆرئاوا بوونە، یعنی خۆر لە زستانە بۆ نمونە ئەو پەڕی لادانی ئەچێتە ئێرە اینجا ئەڕوا بۆ ئەو سەردوایی ئەگەڕێتەوە، ینی 6 مانگی ئاوا لە 21 دوانزەوە ئەچێ بۆ 21 6 اینجا ئەگەڕێتەوە. ئەو قەوسا لە بەردەمی ئەو تاوێرە بەردانە بۆ شێوەیە کراوەتەوە بڵین کەسێکی پسپۆر فەلەکناس کە بیلفعل ئەو هینانە بەردانە بە چۆنەڵێ سوخرەکێش هێنراوی یاخود بە مریدەکانی هێنایەتی بە شێوەیەک دانراوە. پشتیشی هەروایە پشتی یعنی بۆ ئەوەی کە تۆ لە ڕۆژهەڵاتەوە چاودێری بکەی دیسان ئەو پڕیلادانی خۆرەڵات ئەو پڕیلادانی
خۆرهڵات یعنی لە 21 دیسان 6ەوە بۆ 21 12 قوسەکە بەو شێوەیە ئێمە کاچی ناوێت تۆ ئەو 6 مانگە ئەیکەی بە کولی مانگێک بۆ مانگێک سی پلێ ینی من ئەتوانم هەر ئاوا بحکمەوە کە چاودێریمان کردووە زانم ئەو پەڕیلادانی خۆر لە شوایە بە پێی ئەو ئاراستانە ئەگەر قیاساتیش نەبێ ئەتوانم ئێستا بە نزیکەی بڵێم خۆر یاخود مانگ ئەلم شوێنە ئاوا بێت ماوەتەوە گەڕانەکە وای ئێمە کاچی ناوێت بە سوپاسەوە تیمی گردناسی سلێمانیمان لەگەڵا ئەمە تەلیسکۆبێکی سادەیە کە ئێمە بەکارێنینم تەلیسکۆبی ڕووناکی دەرەوەی پێڵێن دوو ئاوێنی تایە تیشکەکان باڵێن کە لەو تەنەوەیەت ئێستا وێنەی من لەو کامێرەیە چۆن دەرەچێ و تشکا کەوێتە سەر دەموچاوی من مامۆستای کیزیا ئەیداتەوە چێتە ئیکا بە سوورە ئەینیش دەو تشکەی کە لە ماگەوەیەت دێتە سەر و ئاوێنەیە ئەو ئاوێنێکە لە کۆتایی تەلیسکۆبەکە ئەیداتەوە بە ئاوێنەیەکی بچووک ئاوێنە بچووکەکەش ئەیاتەوە بۆ دوو عەدەسەیە زۆر باشە عەدەسە یەکەمیان بۆ تەحدیدی شوێنەکەیە مەسەلەن تۆ بتوێ مورەبعێک دیاری بکەی بۆی لەوە زیاتر لێ دوون نەبێ عەدەسەی دووەمیان تەرکیزە لەسەر گەڕان لەو مورەبعە گەڕان لەو چوارگۆشەیە بۆی ئەنجا بە حەقیقەت مانگیش مەودایەکی کەمی هەیە بۆمانەوە بۆیە پێویستە کردارەکە زۆر خێرا بێت چونکە ینی ئێمە چاودێریمان کردو لە هەندێک مناسبەی ترە ینی بە چرکە شوێنە گوێزێتەوە چونکە چۆنەڵی هەدەفێکی جوڵاوە دا هەدەفی جوڵاویش ئەبێت دایمە پێش هینوەرگری پێش چوونەکەی نەک لە شوێنی مامۆستا لەگەڵەوەی کاتەکان دیاریکرد بۆ نەڵی لە بەیانیان یاخو لە ئێوارانە یاخو شوێنە بە پێوەی کە ئێوەس ئەچنە ئەو شوێنە دیاریەکەن گۆڕانکاری و کەش و هەوا کاریگەری نابێت لەسەرەوە یاخو ئەرکەکەەوە قورستر ناکا لە دیاریکردنەکە بەڵێ طبعاً بەرەوەڵا ئێستا کوردستانی ئێمە ساڵانێکی زۆرە ینی ژینگە وای کردووە کە نەتوانین ئەو چاودێریکردنەوەکو خۆی بە ئەنجام گەێنین چونکە پێدەچێت ساڵی ئایندە شتەکە پێچەوانە بکەینەوە چونکە لە خۆرهەڵاتە پێشەوەی خۆڕڵ بێ ئامێرەکان لە کاروەستاون مەعامیلەکان لە کاروەستاون تەنانەت بیرەنەوتەکانی ژوەکو پێویست یعنی ژینگەی بەیانیان خاوێنترەوە لە ژینگەی ئێوارانی تر کە خەڵکەکەوێتە کار هەچی چۆنەڵێ پیسایی غاز و شدەی کاتە سروشتەوە بۆیە تەنانەت ئەگەر هەوریش نەبێ ئەو طبقە غازە بەرچاومانەگرێ لە کوردستانە بەڕاستی مەگەر مانگ یعنی زیاتر لە نیو سەعات بمێنێتەوە تۆ بتوانی ببینی ئێستا یعنی ئەمڕۆ مانگ نیو سەعات دوای خۆر ئەمێنێتەوە ئەگەری بینین هەیە ئەگەر ڕۆژێکی بارەمەسا ڕۆژە ساردەکان پستانی هەوا زۆرە لە ئاستەکانە بۆیە چی سڵک و پیسی هەیەدایە بزێنێ بەس لە هاوینە ئێستامەر لە ڕۆژە گەرمەکانێن ئەم دوسێ ڕۆژە گەرم بوو هەر ئەو بخار و شتە هەر باقیە لەو بەردەمایانی تۆزێک گەشتکێشە دروستەکە بۆ بینینەکە ئەم ئامێرە زیرەکانە کە پێشتر باست کرد پێشتر لەوانێت چەند کەسی هەر بە تێڕوانینی خۆی شایەتیا بێ لەسەرەوەی کە مانکی بینیەوە و بکرێ بە جەشن دواتر دووربینیان بەکارێنەوە یاخود و شوێنانیان بەکارێنەوە کە بتوان ئاراستەکەی لێ بدۆزنەوە لە ئێستا بینی کە تەکنەلۆژیا زۆر پێشکەوتەوە بە ڕێزستان وەکو مامۆسای فیزیا بینی کە چەندین ئامێر دروستکراوە لەوانەیە ئەو بربەستانە تێپەڕکە ئەتوانن لە ڕێگەم ئامێرەوە گەر کۆمەڵ لەو بربەستانەشە بوویۆ کارەکان دیاری بکەن ڕۆژەکان وەڵی هەموو شتێک ئەگەر امکانێتی لەبەردەستا بێ بەڵێ یعنی تەلیسکۆپ هەیە ئەم تەلیسکۆبانە تەلیسکۆبی ڕووناچی بینراوە ینی ئیش لەسەر ئەو مەودایە کە لە نێوان 400 بۆ 700 نانۆمەتر ئەو شتانی کە بە چاوە بینرێ ئەو تەلیسکۆبانی کە بە تیشکی سەر و ڕووناچی بینراو واتە لە گاما و ئێکس و سەر و بنەوشەیی و ئەوانەی خوار سوور و مایکرۆ و ڕادیۆیی ئەمانە هیچ بە شەپۆلی کارڕووناچیەکەن ئەو شەپۆلانی کە نابینرێ بۆیە ئەگەر تەلیسکۆبێکی وابێ ئەو کاتە ئەبێت ئێمە گومەزێکی فەلەکیمانە بێت کە ئینشاڵڵا لە داهاتووە پرۆژەی داهاتومان لەسەر ڕوانگەی شێخ حەسەن گیرنەزەر بیکن بە چۆنەڵێ سەرحێکی زانستی بۆی هەم زانکۆی سلێمانی استفادی لێ بکە هیچێک لەو تەلیسکۆبانی کە دایانین تەلیسکۆبی نەبینراوە ئەو تیشکانە وەرەگرێ کە لە سەر و یا لە خوار سەر و بنەوشەیە بۆیە لە ئێستادا هەرچی تەلیسکۆپ هەیە لە کوردستان و لە ئەتوانم بڵێم ئەوانی کە باسم کرد نەبینراوەکان زیاتر لەو دی و بەرگەهەواوە بەکارهێنرێ بۆ تەنە زۆر دوورەکان اینجا ئامێری وەرگری لەگەڵایە
تیشکەکان وەرەگرێ ئەو وەرگرش بەسراوە بە سیستەمی کۆمپیوتەریەوە ڕاست لەسەر زەوی کە تۆ زانی ئەم جوڵەی ئەم هەسارەیە چۆنە ئەو بۆ ئێمەش ئەگەر پرێ ئەوانە پارەی باشیێنێ ینی ئەگەر تۆ بتێ بکڕی بە چەند هزار دۆلارە بەڵام لە ئێستاە هەر ئەم تەلیسکۆبانم تشک دەراوانە بە تابێت تەلیسکۆبی شکێنەرۆمانێ ئەمە ئاوێنی تایە ئەوانی کە هاوێنی تایە عەدەسی تایە گەر زیاتر لە عەدەسێکی تابێ زیاتر وێنەکان نزیکە کاتەوە چۆنەڵێ دقەی زیاترەکە هەم باشترە لەوە کە ئاوێنی تابێ بۆیە ینی ئمە تۆمۆحمانەیە وەکو هاویش ینی حەزمان لەو ئیشەیە وەیلا زۆر جار خەڵکی جۆرێکی تر ئەڕوانێتە بابەتەکە بە چاوی چۆنەڵێ یا بە تێگەیشتنی توانج و ئەمن و عاشتانەوە ئەڕێتەوە یەکەم بۆ خەڵکێکی زۆر هیوایەتە دێتە ئەوێ بە دووربینی خۆی بە تەلیسکۆپی خۆی دومیش ئێمە لە ڕووە شەرعەکەوە ڕاستە لەوانەیە ئێستا من بە جەنابتان بڵێم پێشبینی فەلەکناسی واڵێ بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سوموا لرؤيته وافطروا لرؤيته ئەگەر تۆ هیچ ئامێرێک نەبێت لە دنیا دابڕێ توانی خۆت بە خۆت چۆنەڵێ حاکمی خۆت بی بڕۆ چاودێری بکە بینیت بە ڕۆژوو بە بینیشت بیشکێنە هەموو کەسێک گەر تۆ ڕقی لە حکومەتەکەی خۆش بێت توانی بە خۆت بڕیار بێ لە سەر ڕەمەزان و بڕیاریش بێ لەسەر جەژن بەس کەس تۆمەتبار نەکەی یعنی ئەم بابەتی کە ئێمە یکەین لە شەرعا پێوترێ فەرزی کیفایە ینی ئێمە لە جیاتی هەموو کوردستانیان جارانیان لێژنەی بینینی مانگ ئێستا ئێمە بە تەلەڤیزیۆنەوەین بە شاشەوەین لە ڕابردووشا بەم زەحمەتیە خەڵک بڕیاری داوەگرێت ئەنی ئێمە چۆنەڵێ لەوانەیە بۆ دوو شتە چینایە یاوەیە چین تەکی دەکەینەوەی لەسەری کە ناتوانین بیبینین بەیانی تەواوکەرە یاوەیە هەوڵەدەین بیبینین تر لە بینینەکەش ئەوێ کەشوهەوا لەبار بێت حەزەکەم یعنی لای خەڵک ئەوە ڕوون بێ اینجا بە حقیقەت چۆنەڵێ سیاحەیەکی فەلەکیە ینی ئەوەی دێت حەزەکە بێتەوە چونکە ئەوەی بە ڕۆژوو بێ لەوێ لەو سەر شاخە خورماخوا کورە ئاوەخوا دوایەوەش جاری وای میوە ئەهێنین ئینجا نوێژی بە کۆمەڵەکرێ هەر لێ دوایی نەخوارەوە نان لە بزگەوتەکە کەش و هەوا ڕێگر بوو لەسەرەوەی کەەوە نەتوانن بڕیار بەن یاخۆ نەیبینن ئەو کاتە ئێوە ئەوەستن تا ڕۆژی داهاتوو بۆی کە بتوانن بڕیاری لەسەر بن و یاخۆ بیبین و جارێکی کار لەسەر بکەنەوە بەڵێ وەڵام من وەکو شخصی من ڕاستبەراوی لێژنەی باڵام وەکو یەشێک لە لێژنەکان ینی مووقفی گڵەزەردا جێزینەوە ئەڵێن هەر لێەوە لە بەردەمی ڕاگەیانەکانە تەلەفۆنەکەم لەگەڵ مەڕێ سەرۆکی لێژنەی باڵای بینین ئەڵێم ئەمە مووقفی گڵەزەرە یەتر ئێمە بڕیاردەر نین چونکە ئەوانیش چاوەڕی لێژنەکانی ترن زۆر جار مەسەرەن هەڵێ هەندێک هەیەڵێ هەتا سعودیە نیکامەنە من ینی وەکو شخصی خۆم عیلاقەم بە هیچ تەسەور و بۆچینێکەوە نییە ئێمە لەوە دەرچوون ینی عیبە ینی ئاوا هەر ئەو پاشکۆیەتیە ئەم بابەتە بابەتێکی سیادیە ینی سیادی ئەتوانێت سلێمانی شەولێریش هەڵەبجەش بۆ خۆی نییە خۆی ئەو شتە بکە بەڵام ئێمە مادام حکوومەتی هەرێمان پێڵێن حکوومەتی هەرێمیش سەر بەخۆترە وەک لە هەموو کەسێکتر فەرزی کات چونکە سێ جۆر سیستەمی چاودێریکردن هەیە یەکیانەوەی کە خۆت چاودێری بکەیت خەڵکی خۆت ناخۆ یەکێکی ترەوەی پشت بە وڵاتێکی دراسی بەستی یەکێکی تریشانەوەی پشت بە زانست و چاودێری ناخۆ ئێستا ئێمە وەکو بابەتی سیاسی پشت بە هەردووچان پێشبینی فەلەکناسی و چاودێری ئەمە دروستە لە هەموو تقریبان دەوڵەتە ئیسلامیەکانش و زۆربەی جیهان ئەم پەیڕەوی ئەم سیستەماکەن ینی چاویش بەکارێنین ئێمە چینایە خۆمە جەهالەت نییە ئەمە حەڵەتانە نییە زۆر خۆشە چونکە ئەمە خوای گەورە دنیای ژێر و ژوور کرد لە تووشیا کوردستانی ئاوالێ بۆ خوا چی ئەگەر ئەو مانگە بێنە تێ و فەلەکناسیش پێشبینی کردێ ئەمانە زۆر تەبیعیە بەخوا زۆر باشم مامسا کەمال باست لە خاڵێکی گرنگ کرد ڕەنگە ئێوە لە ڕێگەی تیمێکی تایبەتەوە پێشبینیەکان پشڕاستکەنەوە ئەوەی کە هەیە هەندێک کەس ڕەنگە بە حەز و خولای خۆی یاخود توانە سەلیقەی خۆی لە ڕابردووە تاوکو ئێستا پێشبینیەکانی ڕاست دەرچووە هەندێک کەسیش لە ڕێگەی ئەوەی ئەزمموونێکی زۆر باش یاخود لە ڕێگەی ئەوەی کە توێژینەوەیکی زۆر باش یاخود ئەچێتە نێو وردەکاریەکانی نێو ئەم زانستەوە پێشبینیەکانی پشڕاست ئەکرێتەوە تا چەندە ئێوە پێش ئەبەسن بەوەی کە کەسێک لە ڕێگەی توانەکانیەوە بتوانێت بۆ نمونە لەم بابەتە کار بکات یاخود لە ڕێگەی پێشکەوتنی زانستەوە ئەمە چۆنی کاری لەیەکە وڵا خۆی ئەمە پرۆسەیەکی درێژخایەنە ئەمڕۆ نییە یعنی تۆ ئەگەر بتوێ پرۆسەکە دەقا و دەقوک خۆی بێتە جی ئێستا من بەش بە حاڵی خۆم چونکە
ڕاستپێران بۆ دەرەجەیەش ناکە چۆنەڵێ لە پرساوی یەک دەرەجەیەک بم بەڵێ بەڵام بۆ تەخولیام یعنی هەموو ڕۆژێک چاودێری قەبارەی مانگەکەم ڕاستە هەموو ڕۆژێک لە دوای نوێژی بەیانی چاودێری قەبارەی مانگەکەم تر بۆ خۆی هەندێشتم لا ڕوونە ئێستا کە ئازانم مانگ لە چه حەجمەکایە ئێستا دوێنێ لە چۆنەڵێ اختیرا نابوو یعنی لەون بوو نابوو لە بینی خۆر و مانگ و زەویە ئەمڕۆ دەرەکەوێ بۆ چونکە تۆ سەیری قەبارەکەیەکی لە ڕێگەی دوێنێ بینیمان ئەمڕۆ نەبینرا ئەمڕۆ بەیانی نەمان بینی بۆ چونکە لەگەڵ خۆرا هەڵیەت لەبەر ئەوە ئەمانە هەمووی چۆنەڵە ئەزمونە ئەوە چاوی من واڵێ لەوانەیە چاوی یەکێکی تریش جۆرێکی تر بڵێ بۆیە ئەمە پرۆسەیەکی درێژخایەنە یعنی ئەگەر من زۆر کەس مناقەشەی ئەو شتانە ئەکات ئەیکا بە قەزەیەک و زۆر گەورەیە کات وانییە بەو دەرەجەیە ئەگەر هەر خۆی ببەستێ بەو پرەنسیپۆکە بینی بە ڕۆژوو بێ و نەشی بینی بە هەر بینی بە ڕۆژوو بینە بیشتێنە مامۆستا کۆمەڵێک وەرەقەت لەگەڵ خۆتایەنەوە بۆمان ئەمانە چین چ پەیوەندیەشیە بە ئەم بابەتێک کە ئێمە گفتوگۆی وەڵا ئەمەیان باس لە ئەوە ئاکات زۆر جار مقۆمقۆ هەیە لەسەر ئەوەی کە مانگەکان 29 یا 30 مانگی قەمەری ئەمە خۆرە ئەمەش زەویە زەوی دوو نیوەتیرەی خولانەوەی هەیە بە دەوری خۆرە نیوەتیرەیەکیان کورتە 147 میلیۆن کیلۆمەترە نیوەتیرەیەکیان درێژە 152 میلیۆن کیلۆمەترە ئەم نیوەتیرە کورتان ئەو کاتان ناگرێتەوە لە 21 سێەوە بۆ لە 23 بۆ 21 سێ واتە مەودا ساردەکەیە کە خێرایی خولانەوەی مانگ عەفو زەوی بە دەوری خۆرا خێراترە بۆیە ئەگەر من باسی مانگە کوردەکان بکەم لێرە 6 مانگە کوردەکان هەمویان سین مانگە قەمەریەکانی 6 مانگە چواری 29 دوانی سیە کە ئەچینە نیوەتیرە درێژەکە واتە لە 21 سێوە لە 21 سێوە بۆ 21 نۆ دیسان 6 مانگە کا مانگە کوردەکان هەمویان سیویەکن جگە لە مانگی 12 29 بە ساڵی چوارەم 3 ساڵ 29 ساڵی چوارەمێ بەسی مانگە قەمەریەکان بە پێچەوانەی ئەم دیەوە 4 مانگی سیە دوو مانگی 29 ینی بە کۆی گشتی کە تۆ کۆیانەکەیتەوە سوڕانەوەکە وەکو چۆنە مساڵی ڕەمەزان دەستە ڕۆژێتە پێشەوە تۆ کۆیەکەیتەوە لێرە 4 لەگەڵ دووسیان لێش 4 کاتە 354 ڕۆژ لەگەڵ ڕۆژەکانی ساڵی زاینیا دە ڕۆژی فەرقە 365 ڕۆژ یاخود 11 ڕۆژ ئەمە ئێمە ئەمەش هۆکارێکی یاریتە دەرە بۆی ئێمە بزانین لە چ وەرزەکەین کە زانیمان لە چ وەرزەکەین ئەزانین کە ئەو 6 مانگە قەمەریە چەنی 29 و چەنی سیە ئەگەر متابعە بکەین مانگەکانی پێشوو متابعە بکەین مانگەکانی پێشوو ناکەینە هەڵەوە بۆ نمونە ئەگەر یەکێکمان بە 29 دانا لە بە حکمەوەی کە نەمان بینێ توانین ئەویتر ڕاستکەینەوە بیکەین بەسی هەتاکو مەجموعەکە وەکو خۆی لێبین ئەوە ئەمەش دیوێکی تری ئەو بابەتەیە لەسەر ڕوانگەی شێخ حەسەنی گڵەزەردا ئەم خەریتەیە هەیە با بڵێن ئەمە چۆنەڵێ ئەو هەڵهاتنی خۆرەیە لە ڕۆژهەڵاتەوە لە زستانە خۆر لە باشووری خۆر هەڵاتەوە هەڵدێت لە باشووری خۆڵەڵاتەوە ئەم مەودای قەوسە ئەشزانین کە لە زستانە ڕۆژ کورتە شەو درێژە لە هاوینا بەم شێوە واتە ئەم مەساحەی کەی بینین لەوێ دیارە کە ئەمە ئەو بەشەی پێشەوێتی ڕووەکاتە خۆر ئاوا ئەم بەشەی پشتیەتی ڕووەکاتە خۆڕێ ڕێک ئاوا دانرا کە تۆ بتوانیت ئەم مەسافەیە لێرەوە بۆ ئێرەکە وەکو وتمانەمە ئەو پەڕیلادانە بۆ خۆر بۆ ئاوابوون ئەمەش ئەو پەڕیلادانە بۆ خۆر بۆ ئاوا پشتیشی ئەو پەڕیلادانی خۆرە بۆ خۆڕەڵات ئەو پەڕیلادانی خۆرە بۆ خۆڕەڵات جاوەکو وتمان هەموو ئەمانە تۆ بچیتە بزانی وەرزەکە چی ئەزانی خۆر لە چه ئاستێکتایە لە تەوقی سەرتایە لێرایە مەودای هەڵهاتون و ئاوابوونەکەی بەم قەوسەیە
يعني ئەمە لێرە تهدیدی سێبەرەکانی ژەکە لە زستانە ئینسان سێبەری درێژە کورتە بێگومان کەواتە وەرزەکە زۆر ڕۆڵێکی کاریگەر ئەبینێت لە دیاریکردنی و بابەتە بە پێوەی کە ئێوە پێشبینی هۆکارەکان زۆرن ئەبێ هەمووی کۆکەیتەوە بە دەقیقی ڕاستە اینجا تۆ چۆنەڵێ پرۆسەکە وەکو خۆی ئەپێکی اینجا بیرمان نەچێ من حەزەکەم بۆ زانیاری بە ڕێزیشتان شێخ حەسەنی گڵەزەردە دوو گەشتی کردووە گەشتێکیان بۆ حەج گەشتیشیان بۆ هەمەدان گەشتەکانی زانستی بووە عیبادی بووە و چۆنەڵێ سیاسی بووە یعنی کە ڕۆشتووە لە خانەقین و زرباتی و مانەوە ڕۆشتۆ بۆ دیاریکردنی سنووری کوردستان وەکۆی کە بڵێن ئەمە ڕێڕەوی قەڵەمڕەوی کوردیە کە نزیکەی 350 ساڵ پێش ئێستا ئەمەی کردووە لەو سەرەوە وەکو سونەتی ژوایە کە تۆ ئەگەر لە ڕێگەی ڕۆشتی لە ڕێگەی لە هەمان ڕێگەوە نەگەڕێیتەوە لە کەرکووکەوە گەڕاوەتەوە شێخ محەممەدی کوڕی پێشوازی لێ کردووە هەلێژ وفاتی کردووە گەر هیچ شتێک بەڵگەی کوردستانی بوونی کەرکووک نەبێ و گۆڕی شێخ محەممەدی کوڕی شێخ حەسەنی گڵەزەردە کە لەوێ و لەسەر خەبرانی شێخ محەممەدیە ئەوە بەڵگەی کوردستانی بوونە اینجا لەگەڵ هەموو هەنگاوێکە متابعی کاتی بانگەکانی کردووە بۆیە لە گەڕانەوە بۆ نمونە تۆ هەتا بەرەو باشوور بڕۆی چۆنەڵێ ڕۆژ درێژترێ بێ یا بابنمانێ کە گەڕاوە تۆ هەستی بەوە کردووە کە بەرەو بەرزبوونەوە لە ئاستی ڕووی دەریاچێ یعنی بە تەقدیری خۆی گڵەزەردە ئاستێکی بەرزبوونی هەیە بۆیە جیاوازی کاتەکانی بانک هەیە کە ئێستا تهدید کراوە بە 1345 متر لە ئاستی ڕووی دەریاوە بۆیە 1000 مترێک چەند دقیقەیەک فەرق لە بینی بانگەکانە ئەمە جگە لە هۆکاری بەرزبوونەوە لە ئاستی ڕوودا هۆکاری تریشمانەیە جێکەوتەی ئەو شوێنە لە سەر هێڵەکانی پانی و درێژی زۆر باشە مامۆستا وەکو کۆتا پرسیار تێڕوانینێکی زۆر هەیە کە بەیانی جەژن بێت بەڕێزتان چیەڵێ وڵایی وەکو پێشببینی فەلەگناسی ئەمڕۆ خۆر 6:34 دقا ئێوە دەتوانن چاودێری بکەن ئاوا بێ مانگ 7:04 دقا ئاوا بێ ئەگەر لێی دەرکەی کاتە نیو سعات کاتێکی باشە بۆ چاودێریکردن بەمەرجێک ژینگە پاک بێ ئەگەر ژینگە پاک بێ ئەگەری بینین هەیە ئەگەر خۆڵباری نەبوو چی گرفتێک بەس ئەمە پێشببینی ئەمە من بڕیاردەر لەو چێ من هەڵە بم بڵێ ئەگەر خۆڵبارین بوو چ گرفتێک دروستەکات لە پێشببینی وڵی خۆی ناڵم یعنی پرۆسەکە درێژخانە لە هەڵبەت لێژنەی باڵا ڕەچای ئۆژەکەن من خۆم بۆ خۆم کردومە ئەم بەیانە لە ماڵی خۆمانەوە مانگم نەبینی لە هەڵهاتنە کە نەمبینی ینی ئێوارەی بینی ئەمە یعنی یەکێکە لەوە کارەکەواتە با ئێمە چاوەڕێ بکەین سپاس بۆ ئامادەبوونەکەی کۆمەڵە ڕوونکردنەوە داینێ لەسەرم بابەتە زۆر زۆر سپاس بۆ مامۆستا کەمال گڵەزەردە بەڕێستان لە هونەری ڕوانین و دیاریکردنی ڕۆژمێر ئەمڕۆ بە شێوازێکی زۆر باش کۆمەڵێک ڕوونکردنەوەی باشتر لەسەر بابەتەکە